ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە شاری کەرکووک و دیسان بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارەکانی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەستی بە تعریبکردنەوەی کەرکووک کردووە. ئێمە لە شوێنی ڕووداوەکەین لەم شوێنەدا بە بڕیارێکی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک داوا کراوە ئەم گەڕەکە و دوو گەڕەکی دیکەی هاوسەی ئەم گەڕەکە کە کوردنشینن دەبێ چۆڵ بکرێت. ئێمە هەوڵ دەدەین بزانین کێشە و گرفتیە و هاوڵاتیانە چییە و چارەسەرەکە چۆن دەبێت. بڕیارەکان کە ئیدارەی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک داویەتی داوای کردووە کوردەکان ئەم خانوانە چۆڵ بکەن. باس دەوە ناکە ئەو خانوانە بڕوخێندرێ تەجاوزە یاخود بۆچی بەکاردێنرێ. ئەوەی کە خەڵک باسی لێوە دەکات ئاماج لە چۆڵکردنی ئەو خانوانە کە پارێزگار دەیەوێت چۆڵیان کە بڕیارێکی تاگلایەنە دەیەوێت کوردەکان لێرە دەربکە و عەرەبەکانیش کە هاوردە بوونە بهێنێتە شوێنی ئەوە. ئێمە دەمانەوێت لەگەڵ خودی دانیشتوانی ئەو گەڕەکە قسە بکەین زانی یەکێک لە خاوەن خانووەکان سەبارەت بەم پرسا چی دەڵێن و کێشەیان چیە. سڵاو ڕێز چۆنن باشە؟ ئەحواڵتان چۆنە؟ باشن ئەگەر زەحمەت نەی بفەرمونە ئێرە؟ چۆنن باشن؟ کێشەی ئێوە چییە؟ چ بڕیارێکتان بۆ سەرچاو؟ وەڵی بڕیاری ڕماندن بۆ گوندەکەمان دەرچووە. چۆڵکردن یان ڕماندن؟ چۆڵکردن و ڕماندن هەم دەستگیرکردن لەلایەن پۆلیسەوە تەعاودت پێسەن دوای ئەوە خانەکانە بێ بەدەستی خۆت بێڕمێنی. چێ بە ئێوەی؟ ئەمە لەلایەن پارێزگە و مەرکەز شوڕتەی عەرەفەوە. ئەمجا داواکاریمان لە جەنابی کاک مەسعود ئاگەری بێت. پۆلیس هات ئاگاداری بەڵێ چەند کەس گیراوە لای ئەمە بە کەفالە ئازاد کراوە. یعنی جیراویش؟ جیراوشمان هەیە جیراوەکان بە کەفالە ئازاد کراون. ئێستا خەبەر بۆ کەفیلەکان ڕۆیشتووە ئەبێ بێنەوە خۆیان تەسلیم بکەن. ئێساوان ڕایان کردووە لە ماڵەکان خۆیان نامێنن. بۆ چیان کردو؟ چ تاوانێکی؟ بەس دەبەرەوەی کوردین بەس ئەوەنەی کێشەکەمان. چ تاوانێکتان کردووە؟ پۆلیس نەکردەوە بەس لەبەرەوەی کوردین لە 16 ئۆکتۆبرەوە نایلەن بحەوینەوە هەر ئەوە نازانین پێمانەڵێن چۆڵیکەن. ئێرە هین حکومەتە و چۆڵیکەن و سەر بە شەریکەیە. باشە بیدات کە ئێوە خانووتان دروست کرد لە خۆتانەوە دروستان کردیان حکومەت گوتی دروستی. حکومەت تەوزیعی کرد خۆی دای پێمانوتی بڕۆن خانی خۆتان بکەن و هیچ کێشەتان نییە. لە دوای 16 ئۆکتۆبر هەموو ڕۆژێ دەنە سەرمانەوە. چێن ئەوانەی دێنە سەر؟ ئاید شەریکەیە ئاید حکومەتە حزبی بەحسە. عەرەبن بەڵێ عەرەبن کورد نین بە عەرەبن وامان بەس بەوەی لەبەرەوەی کوردی. باشە بڕیاری دادگایان هەیە ینی ئێوە ینی مخالەفەیەکتان کردوان نەکردووە هیچ وەرەقەیەکی یاسایی و محکەم و دادگایان پێنێ بەس بەهێزی چەکدارەوە ئادەنە سەرم خەڵکا بەس لەبەرەوەی کوردین شەرە فرۆشم ئێمە پێشی اینی حکومەتشمانێ کارەبامان بۆ ڕای کێشە حکومەتمان هەیە مەکتەبمانەیە. چەند ساڵە لێرن؟ 2004 10 ساڵ 12 ساڵ ئێمە لێرەین. لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەمە حاڵمانە لە دەست. باشە لێرە ینی نوێنەرانی کورد هەنە لە کەرکووک نەچوونە سەردانیان سەرمان نایەتە هیچ دەسەڵاتێکیان تەنا لە حکومەتی دەسەڵاتیان نییە دەسەڵاتیان هیچ نییە. بەڵام وەکو دەبینین ئێستا لە ناو شار وێرەی سەرکردەکانی کورد بەشێکیان دەبینین وێنەیەکشمان بینی داگررایە خوارەوە تەنها ئەگەر ئەم کێشەی ئێمە حەلیکە جەنابی کاک مەسعودا یان کاک نێچروان بێنە سەر خەت بۆوانەکرێت هەوڵێکمان بۆ بدەن ئاخر خۆش عەرەب خۆی تەجاوزی زۆر کردووە کەیدینەکان خۆیان ڕوخان بەڵێ ئەو باشە جێبیستی ئەوە بووینە لە تەک ئێوە هاوسێ ئێوە زۆرە بەڵام بەوە ناڵێن ئەبد ناڵێن ڕۆژانەوان خانی خۆیانەکەن ڕۆژانە ئێستا بڕۆستێکەوە خەریکی بنای خۆیانن و خەبات و هەموو شتێکان چیشمان پێڵێن پێمانەڵێن بام کوردانە دەرچن دێنە شوێنەکانیان دانیشین دێنە نێو ماڵەکانیان دانشن زۆر پێمان خۆشە دەربکرێن بێنە ناو خانیەکان ئەم خانیە بۆ فڵان کەس ئەو خانیە بۆ ینی دابەشیشیان کردووە ئاسوورێنەوە بە چەکدار ناو دێک ئاسوورێنەوە ئەم خانیە بۆ فڵان ئەو خانیە بۆ فڵان. لە دوای 16 ئۆکتۆبر کورد لەم شارەدا لە شاری کەرکووک و دەوروبەری ڕۆژانە باجێکی زۆر دەدات. پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک
هیچ کارێکی نییە خزمەت گوزاری کە ئەم شارە پێویستی بە خزمەت گوزاریەکی زۆر هەیە ڕێژەی بێکاری لەم شارەدا یەکجار بەرزە و ڕەوشی ژیان ڕەوشی ئەمنی تاوانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لەم شارەدا زیاد دەبێت بەڵام پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک وەک دەردەکەوێت تاکە ئامانج و کارەکانی لەم شارەدا تعریبکردنی ئەو شارەیە و ڕازیکردنی پێکاتەی عەرەب لەسەر حیسابی پێکاتەی کووردە. ئێستاش کۆمەڵێک لە کوردان دانیشتوانی ئەم گەڕەکەی شاری کەرکووک لێرە گرتبوونەتەوە هەر یەکە و نووسراوێکیان لە دەستا کە نووسراوەکە نووسراوی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووکە بابزانی ناوڕۆکی ئەو نووسراوە چێ و ئەم خەڵکەش لێرە گرتبوونەتەوە چی دەڵێن سڵاوتان لێبێت کێشەتان چییە؟ کاکە ئێمە دێمان هەبووە لە دێەکەیە دەرکراوین لە ساڵی 64ەوە فەرهود کراوین دێی تاپۆمان داگیر کراوە دێ ئەمیریمان داگیر کراوە خانومان داگیر کراوە هەتا بۆ قەبرستان نایرن بڕۆین لە 2005 ڕژێم ڕوخا داوامان کرد لە محافەزەی کەرکووک ئێمامانەوێت دێیەکەمان ئاوەدان کەینەوە لە دەستورە دێ ئەسرێتەوە شتی وا هەیە لە ئەساسدا دەی ئێوە ڕوخێنراوە باشە پاش ئەوەی کە ئێرەتان ئاوەدانمان نەکردوێتەوە داوامان کردووە لە مەناح مدیر شەریکەی نەوت ئەوە کتابەکەیەتی ئێمە ئەمانەوێ دەیەکەمان ئاوەدانکەینەوە دەیەکەتان لە چ شوێنێک بوو لە ناو شەریکەی نەوتە لە کردیانەتە سیم ینی بیرە نەوتەکانی کەرکووک باڵی ئێوە بۆ لا سەلاممان هەیە مؤسسەی شەریکە لەبان دێت سەلاممان هەیە مؤسسەی شەریکە لەبان دێت لەسەر دەیەکە بەبێ تعویز ئەوەی بەبێ تعویز سەلاممان هەیە 400 دۆنم سرف تاپۆ لە ساڵی چەندەمە لە ساڵی 64 64 لە 2005 داوامان کرد لە مدیر شەریکە ئەمانەوێ بگەڕێینەوە بۆ دەیەکەمان ئەوە کتاب مدیر شەریکەیە لە نەمنا قەریەت چۆپلی جەلیکەونی مسەیەجە داخە شەریکەت نەفتە شیمان باشە داگیر کراوەتەوە داگیرمان کراوە باشە با بینە سەر ئەم داوای کرد لە دایرەی زراعە وەزارەی زراعە داوای کردی وتی ئەمە دێیان بۆ دروستکەن ئەوە فەرمەوە کتابەکەی وەزارەتی زراعە کە ئەمە نووسراوێکی حکوومەتی عێراق وزارة الزراعة مديرية زراعة كركوك الأراضي تخصيص إلى محافظة كركوك مكتب معاون محافظة الشؤون التوطين والتعويض موضوع تخصيص موقع قرية باشا كواتا حكومي العراق بۆ خۆی بڕیاری داوە شوێنێکتان دیاری بکات مامۆستا ئێستا چی بووەوە باشە حکومت بڕیاری داوە ئێستا دەڵێن چۆکەن مامۆستاوە تەبلیغم بووە تۆ فەرمەوە بۆ دەرکرد باشە تەبلیغە باشە ئەوە لەلایەن چێوە دەرچووە مەرکەزی شورتەی عەرەفا مامۆستا گیان چی ڕوو دەدات برایانی عزیز ئێمە ئینسانین کەوتت ئینسان بە واتای مەعنا زیاد لە 12 کەڕەت لە تاریخی بەڵگەی کتابەکانەوە سێرکەن کە ڕاگیراوە هەڵە کوتنەوە سەر ماڵەکان کاک بەرزان کاک سەباح سجن کراون بە کەفالە بەربوونا ئەم جارە داوایان لێ کردووە پێرێکە هەر لەم ڕۆژانە نێزگانە داوایان لێ کردووە بێنەوە بۆ مەرکەز تەبع سابعکەن ئایا ئەم زەلامە لەسەر حەقی خۆی ماڵی خۆی بە تعویز و بە کتاب ڕسمی دراوە پێی ئەم زەویە بینای کردووە لەسەری جەریمەی کردووە بچێت تەبع سابعکە باشە ینی ئێستا وەکو بڵێ زۆری و زۆرداری بەرامبەر بە کوردان بە ئاشکرا دەکرێت با بزانین ئەو سێگەڕەکە دیەی هەنجیرە باشە چۆپلیجە باجوان ئێستا مەگەڕەکەیان دێ ئەمە تێبگەین دەیە چەند ماڵی تێدایە 450 ماڵ بەلایەنی کەمەوە ئەزغەڕ عەدەد کەمترین ڕێژەی قەدێ وەساخێ هەیە قەدێ وەساخەیە دەنگەوە ناکەن لەبەرەوەی عەرەبن لێ یعنی عەرەبەکانی هاوسێ ئێوە 500 ماڵ لە جەبەل حەمەدیدەوە لە ڕەشادەوە لە حەویجەوە هاتن ئەوتە تەجاوز جاری کردووە دەنگەوانە ناکەن بەس دەنگ هەنجیرە و باجوان و چۆبزاکە باشە پێم بڵێن ئێوە بەنیازی چی داوا لە چاوەڕێی چی دەکەن داوا لە بەبرسانەکەین بەغداکەین ڕێز جومریا ڕێز وزەرا ئەندام پەرلەمانەکان کەرکووک پێمان فریامان کەوێت لەبەرەوەی ئێمە هەمومان تەبلیغمان بۆ هاتووە گوناحی ئێمە چییە؟ دێ عارەب لە ناوڕاستە 12 ماڵ بوو 12 ماڵ ئێستا بۆتە 400 ماڵ ئەی بۆ دەنگەوان ناکەن عارەب شەوان بە ڕۆژ دێ خانوو بە خانوو ئەسوڕێ دەڕێو خانێن منە من خانووی خۆم 50 ملیۆنم سەرف کردووە دوکانەکەم 2 دەفتەری تێچووە
بەڵام ئێستا چۆن چۆڵی کەم وەڵی مەگە بێن لەبان جەنازەکەم ڕەت باشە ئێستا ئێوە ناچار کراون چۆڵ بکەن خانوەکانتان چێوە دەچن چێوە دەچن ئەمانکەرە سزنەوە ئەمانکەرە سزنەوە بەجێ دێڵن چۆن بەجێ بەجێ نایڵن ئەلێرە شتێتر هەیە ئەلێرە شتێتر هەیە ئەمان نێرم بۆ مەرکەز ئەمە یەکەم شت دوای ئەمان نێرم بۆ لای قازی لە قازی چیە لە پێمان لە کتابەکەمان نووسراوە المتهم یعنی ئەمە متهمی باشە یەک دقه لێرە بەرپرسانی کورتەیە لێرە بەرپرسانی کورتەیە بارەگای کوردی هەیە ئەوان چی دەڵێن پیانمان وتووە بەڵێ کاگڕێبوارە پیانمان وتووە کاکاسۆی هەمویان خەبەریان هەیە ئاسۆمەمە ئەوان چی دەڵێن هیچ کەسێ نەیەتە فریامان کاکە هیچ کەسێ تەنها ئەو دەڕێ بڕۆ مزاهرەکەن کاکە ئاماندەرە کوشتەوە مزاهرەی چی باشە پەیامتان بۆ چێ ئێستا ئێوە دەتانەوێت بە چێ بڵێن فریامان کە پەیاممان بۆ دوو شوێنە یەکێ لەوانە ئەقلیمی هەرێمی کوردستان بەهانامانەوە بگە بە باڵشکاوی جێمان نێڵێ وەگەوەی کە کوردی نەتەوەین داوا لە سەرۆک وەزیرانی عێراقەکەین لە دکتۆر بەرهەمەکەین لە عادل عەبدی مەهدیەکەین لە سەرۆک بەرزانی لە هەر بەرپرسێ کە خۆی بەخاوەنی ئەم ملەتە ئەزانی و دەلێ من کورد با خزمەتمان کرد. باس لە بڕیاری پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک دەکەین کە داوا دەکات سێ گەڕک کە کوردنشینن چۆڵ بکرێت ئێوە کە بەرپرسێکن لەم شارەدا چەندە ئاگادارن وە بەنیازی چی بەڕاستی ئەم قرارە قرارێکی کۆنە قەرێکی تازە نییە بەڵام لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە پارێزگارێک بە زۆر سەپێنراوە لەم شارە ئەجنداکانی خۆیان تەطبیقکەن ئەمە جۆرێکە لە فشار بۆ سەر ئەو شوێنانی کە کوردنشینن ئەم سێ گوندەی کە ئێستا باس ئەکرێ سێ گوندی کوردین لە ئەستا لەو منتقە ژیاون لە دوای ساڵی 1970 لەو منتخان نەماون دواتری دوای 2003 ئێمە وەکو کورد توانیمانە ئەم دیهاتانە بگەنە شوێنی خۆیان و لە چەند شوێنی زێدی باو باپیریان نیشتەجی بوون ڕاستە لە شوێنی دیەکە نین بزەبت بەڵام هاتوونتە شوێنێکی تر هەر نزیکە لە دیەکەوە ئەمە فشارێکە کە پارێزگاری کەرکووک ئەم فشارە ئەخاتە سەر گوندنیشتەکانی ئێمە جارێک لە داخۆک و جارێک لە دبس و بەهۆیەک بە ئەنواعی هۆیەوە مەسەرەن ئەکەوێتە دوای ئەوەی کە ئەم ئیشانە بۆی لە منتقەکە کورد بێهێز بێت باشە پێ دوای بڕیارەکان شەرعین کە ئەو بڕیارانە داوا دەکات ئەو ماڵانە چۆڵ بکرێت پێتان وایە بڕیارەکان شەرعین کە لەلایەن بنکەیەکی پۆلیسەوە بڕیارەکە بڕیارێکی زۆر ناشەرعیە و ئێمەش وازمان نەهاوردووە ئێمە کە لەم شارەین ئێمە ڕۆژانە کۆنتاکمان هەیە لەگەڵ بەغدا لەگەڵ ڕیاسی جمهوریە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانمان لە بەغدا لەگەڵ زراعە قسەمان کردووە ئێستا لە جەنابتان لێرە بتان من خۆم لەگەڵ مدیری شەریکەکەینەوە تا قسەم کرد لەسەر ئەم وەزعە ئەمە من پێت یەکەم جار وتم ئەمە فشارێکی سیاسیە و مەوزوعی منتقەیە مەوزۆ بەڵێ باشە سەبارەت بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان براوەی هەڵبژاردنە و هێزی یەکەمە و تا ڕادەیەکی زۆرش ئێستا ئەو نوێنەرایەتی کوورد دەکات لەو شارەدا چارەسەرەکە چۆن دەبینن یعنی پارێزگارێک کە واقع وای کردووە بیت بە پارێزگار هەر دەستەوەستان دەوەستن تاوەکو بڕیارەکانی جێبەجێ بکرێت ئێمە دەستوەستەوە ناوەستین بەس داوامان لە خەڵکی شەیە لە خەڵکی گوندنشینەکان هەیە ئەوانش بۆخان مەقاومە بکەن ئەمڕۆ کە ئەڕۆنە محکەمە یان ئەڕۆنە مرکزی شوتە معنای ئەوە نییە ئیتر ئەمە قەرای قەتعی و ئەوان حکومە دێن نا ڕەنگە بیانوان تەعاودیگیان پێ پڕۆکەن یان شتێک بەڵام من لێوە پیان ئەڵێم ئێمە لە پشتیانین و ئێمە هاوکاریان نەبین و ئێمە لە ڕێگا قانونەکان و ڕۆژانە پەیوەندیمان هەیە بۆ ئەوەی ئێمە پشتگیریان بکەین و ئەوان لە شوێنی خۆیان بنێنەوە باشە بەڵام هەندێک لە دانیشتوانی ئەو گەڕەکانە ئێستا دەگیر کراون لە زیندانن من پێت ئەڵێم ئێمە لە زۆر شوێن ئەم فشارامان لەسەرها مرکزێکی شورتا یاخود محافظ شتێکی لەم بابەتی کردووە بەڵام ئێم بێدەنگ نابینەوە و پشتگیری لە هاوڵاتیانی خۆمانەکەین ئەگەر لەو دەیە بێت یاخود لە دەیەکی دەبست بێت یاخود لە دەیەکی داخۆک بێت لە هەر دوێکی لەیلان بێت لە هەر شوێنی بێت ئێم پشتگیریان لەکەین بەڵام ڕەنگە ئێمڕۆ مرکزی شورتەیەکی بانکردی بێت بەڵام ئەمە کۆتایی ژیان نییە لەو مەوزوعە کەوایە دەتانەوێت چۆڵ نەکەن بە هیچ تاکید بە هیچ شێوە ئێمە لەگە چۆڵکردن نیمان
و ئێمە پشتگیریاش دیەکەین بە چ شێوەیە ینی جەنابتان زۆر تاکید لە پشتگیریەکە دەکەن ئەوان دەڵێن ئێمە لە ماڵی خۆمان دانیشتوین خەڵکێک دێ دەڵێت چۆڵیکە دیارە ئێمە بەرنمەیەکمان هەیە لە کاتی خۆیان عەرزی ئەەکەین و بەم شارە ئەڵێن ئێمە ئەمە شارعی کوردیە کەوایە چۆڵکردن قبول ناکەن و لە کاتی پێویستیشدا ئێوە بە هیچ شێوەیە ئێمە قوبولی ناکەین چۆڵکردن و لە کاتی خۆیشە وەڵامێکی ئیجابی ئەدەینەوە باشە تێگەیشتنت بۆ سیاسەتی پارێزگاری بە زۆر سەپێنراوکە زۆربەی لایەنەکان باسیەوە دەکەن بە تایبەت کورد بە پارێزگاری خۆی نازانێ بەڕاستی تێگەیشتنت چیە بوو منیش بۆ خۆم بە پارێزگاری خۆی نازانم و نەکەر من بەشێک لە عەرەبیش بە پارێزگاری خۆی نازانێت و تورکمانیش لە بە پارێزگاری خۆی نازانێت ئەم پیاوە کە ئێستا پارێزگارە پارێزگاری نەتەوەیەکە تەنیا جوور بەڵام کێشەکانی ئێمە کێشەکانی کە لە مەجلیسی مەحافەزەیە لیستی برایەتی ئێمە نەماتوانێت تا ئێستا کۆبنەوەی بکەین و هەممان کۆبینەوە من تاوانەکە ئەخەمە سەر لایەنە سیاسەکانی کوردە ینی ئۆباڵەکە لەسەر لایەنە سیاسەکانی بەتاکید ئەگەر ئێمە ئێستا لە کۆی 41 ئەندام 27 کوردە لە لیستی برایەتیە ئێمە ئەو 27 بۆ نەماتوانێت تا ئێستا بۆستەوە واتە سوچەکەی ئێمەیە باشە بەڵام مامۆستا غەفوور ئەگەر تۆ بە ناو کەرکووکدا ببینی دەیان بارەگای حەشدی شعبی دەبینی دەیان هێزی جۆرا و جۆر دەبینی گریمان ئەنجوومەنی پارێزگای کەرکووک کاراکرایەوە خەڵکی ئەم ناوچانە سەنەدیان پێیە ینی بەڵگەنامەیان پێەیە کە دانیشتوی ساڵەکانی 64 دەرکراون ینی ئێستا ئەوان بە زۆری زۆر دەیانەوێت دەربکرێن پێ وایە لە چوارچێوەیەکی لەم کەش و هەوایەدا بتوانن کورد بتوانێت بڕیارێک جێبەجێ بکە ئێمە ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەر وەزێکی جیاواز وەزێکی نەخوازراو لە کەرکووک پیادا بێت ئێمە ئەبێ ئێستا وا هەوڵ بدەین ئەنجوومەنی مەحافەزە کارا بکەین و لیستی برایەتی زۆرینەی ئەنجوومەنە بتوانین هەمویان کۆ بکەینەوە ئەتوانین قەراشی پێ چارەسەر دەکات گرفت ئەمە چارەسەری یەکەمە چێ بڕیارەکانی ئەنجوومەن جێبەجێ دەکات فەرمەوە پارێزگار ڕازی نییە و بنکەکانی پۆلیس و بەرپرسانی ئەسکەری ئەم شارە جۆڕایەلی بڕیارەکانی دادگاشت من دڵنیاتەکەم تشکیلی حکوومەتی هەرێم تەسیراتی زۆر ئەبێ لەسەر ئێرەش و لەسەر بەغداشە بێت سەبارەت بە بڕیارێکی تازەی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک جارێکی دیکە هەوڵ دەدات کەرکووک تعریب بکرێتەوە ئێستا باز لە چۆڵکردنی سێگەڕێک دەکرێت دە کەرکووک ئێوە چەندە ئاگاداری ئەم کەیسن و بۆ ئەم کەیسە چی دەکەن وەک پارتی بەنسبەت ئەو بابەتە بەڕاستی ئەوە زوڵمە ئەو بەردەوامی ئەو زوڵمەی ڕەژیمەکانی پێشوو کە لە خەڵکی ئەو گوندانەیانە کرد و گوندەکانیان چۆڵ کرد خەڵکەکەیان دەربەدەر کرد دوای پرۆسی ئازادی دوای ئەوەی کە خەڵک گەڕایەوە بۆ شوێنەکەی خۆی و ڕەژیم لە ئاڵوگۆڕی لە عێراق هاتەکردن خەڵکی ئەو منتیقانە لە باتی ئەوەی لە شوێنەکەی خۆیان نیشتەجێ بن ئەرزیان پێدرا لە ناو کەرکووک لە چەند شوێنێک بە موافقەتی هەموو لایەنەکانی پەیوەنداری کەرکووک و خانوویان بۆ کرا و ماڵیان ئاوا کرایەوە لەوێنن ئێستا ئەم پارێزگارە کە خۆی نایاساییە خۆی سەپێنراوە محاوەلە کاتن ئەو بیری شۆبینی خۆی بە گیانی ئەو خەڵکە هەژارە برشێنێ لەبەر بۆیە ئێمە ئاگای بابەتەکانی هەین و لەسەر خەتین و ئومێدەوارین کە حکومەی ئیتیحادی ئیجراعاتێکی دروست بکاتە نەک بە دوای ئەوەی کەسێک لەوێ بە ئارەزوی خۆی هەرچی بواتی بکات باشە ئێمە دەڵێن ئەم پارێزگارە نایاسایی بە نایاسایش بڕیارەکان دەردەکات بەڕاست دکتۆر کەسێک بەتەنیا دەتوانێت ئەو هەموو ئیجراعاتە بکە بڕیاری نایاسایی بدات جارێک باسی گوندێک دەکرێت باسی گەڕکێک دەکرێت زۆر بابەت هەیە لەسەر ئەو کەسەنە ئەو پارێزگارە سەپێنراوە نایاساییە و ئەوش کاتی خۆی دێتن ئەوە بۆی ناچێتە سەر و یاساش لەو گەورەتر و بەهێزترا و ئەو ڕۆژەی یاسا جێبەجێ ئەکرێت ئەویش بە حیسابی خۆیەگاتن بەڵام
ئێستا وەزعێکی ناتەبیعیە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر وەزعی کەرکووک شێوێنرا و ئێستا محاولەیەکی زۆر جددی هەیە کە هەوڵ بدرێت کەرکووک ئاسایی بکرێتەوە ناو کەرکووک و دەوروبەری کەرکووک ئاسایی بکرێتەوە مەلەفی سیاسی لە شارەکە بە ڕێگایەکی دروست چارەسەر بکرێتن ئەوجا ئەندامانی ئەنجوومەنی پارێزگا دەست بەکاری خۆیان بنچووکە لەو ئەوە ساڵێک 5 مانگ زیاترە ئەو ئەنجوومەنە کۆبنەوەی خۆی یاسایی نەکردووە بۆ چونکە ئەو بابەتەی بەسەر کەرکووک هات ئیفرازاتی خیانەت 16 ئۆکتۆبەرە ئومێدەوارین ئیستا بتوانین هەمومان پێکەوە ئەو دانوستانانەی هەن و لەگەڵ حکوومەتی ئیتحادیش لەگەڵ ئەترافی تری کە هەوڵەدەن وەزعەکە چاک بکرێت لەگە پێکاتەکان لە دیالۆکین ئەوجا ئەتواندرێت ڕێگیری لەو نایاسایانە بکرێ و ئەوانەی پێ هەڵساون بە سزای یاسای خۆیان باش بەڵام ئێمە لەگەڵ بەرپرسانی یەکێتی قسەمان کردووە لە کەرکووک دەڵێن کاراکردنەوەی ئەنجوومەنی پارێزگای کەرکووکە دەبێتە چارەسەری کێشەکان بەڵام پارتی لەگەڵ یەکێتی ڕێک ناکرد نا مەسەلە ئەزانی چۆن ئێستا هەر کەسێک بێتە پارێزگاری کەرکووک لە ناو کەرکووک بێت لە ناو ئەو وەزعانە لەبارانە ئاسایی کە ئێستا هەیە کە کەرکووک شارێکی داگیر کراوە ئەوجا ئەوەندە کەرامەتشی مابێ ئەو کەرامەتشی لە دەسەدا لەبەرەوە ڕێگەی چارەسەری دروست ئەوەیە پێشمەرگە و سوپا لە دەرەوەی کەرکووک جێگیر بن سنتەری هەماهەنگیان هەبێت ناو شار تەسلیمی پۆلیسی مەحەلی و دەستگا ئەمنیە خۆجەیەکان بکرێت کە پێکاتەکەی خەڵکی شارەکە بێتن مەقەڕەکانی پارتی دیموکراتی کوردستان بگەڕنەوە جێگای خۆیان ئاڵای کوردستان بەربەست لە پێشی نەمێنێ ئەوجا ئەنجوومەنەکە بگەڕێتەوە کاری خۆی تەبیعی بە ئازادانە بکاتن نەک ئێستا بچێتن لە بەردەسی ئەو هێزە غەریبانەی کە شارەکەیان داگیر کردووە و بە کەیفی خۆیان سەرانە لەوە سەنن و لەوە سەنن و خەڵکە گرن و خەڵکە کوژن و ئەنواعی شتی نایاساییە کرێتن ئەم هەر لایەک ئەم بۆچوونەیە هەبێ بۆچوونەکەی غەڵەتە تا کەرکووک بە جوانی ئاسایی نەکرێتەوە ئەو کارە نایاسایانە بەردەوامە بێتن بۆیە ئێمە خۆ بە خاوەنی کەرکووکە زانین کەرکووک بەو شێوەیە نامێنێ ئێستا ڕێی دیالۆکەیە ئومێدەوارین ڕێ ئاشتی و دیالۆک سەر بگرێەوە بۆچوونی باشیشەیە لە بەغداشەیە لە هەرێمی کوردستانشێ هەر سەبارەت بە باشی ئەو بۆچوونانە ماوەکی زۆرە جێبیستی ئەو قسانە دەبین کەرکووک ئاسایی دەبێت بکرێتەوە و هەنگاویش بۆ ئاسایی بوونەوە دەنرێ بەڕاست نزیکە پێشمەرگە بگەڕێتەوە سنووری کەرکووک دوورە ئێستا هەوڵەکان زۆر جدین و بەردەوامن و دیالۆگ لە مستەوای بەرز هەیە ئومێدەوارین بەو ڕێگەیە چارەسەر بێتن مەجبور خەڵکی کەرکووک و دڵسۆزانی کەرکووک مەجبور نەکرێن ڕێگایەکی تر نەبەر باش پەیامتان بۆ دانیشتوانی ئەو گەڕەکانە چییە؟ چیان پێ دەڵێن کە ئێستا بنکەکانی پۆلیس پێیان دەڵێن ماڵتان چۆڵ کرد؟ ئەمە لە هیچ یاسایەک نەبووە کە تۆ لە ناو ماڵی خۆت بیت خەڵکی شارەک هەبیت ڕژیمی دیکتاتۆری پێشتر زوڵمیان لێت کردوێ دەربەدەرتیان کردوێ بەرامبەر گوندەکەی خۆت بەرامبەر مڵکەکانی خۆت مڵکێکی بچووکیان پێت دابێ تیای بژیت بەحەویتەوە بۆ ئەوەی نانی ڕۆژانت بۆ مناڵەکان پەیدا بکەیت بێت بە دیکتاتۆریەت دەرت کات ئەبێ خەڵک ئەوە ڕەفسکە بمینێن بە تەکید بمێنن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا هەر کوچە و کۆڵان و شەقامێکی سەرەکی شاری کەرکووک ببینی سیر دەکەی شەقامەکان بە وێنەی سەرکردە و شەهیدەکانی کوردی پێشمەرگە لەم شارەدا ڕازاوەتەوە بەڵام ئیدارەی ئەم شارە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دەستی بە سیاسەتێکی تازە کردوتەوە هەمان شێوەی ئەو سیاسەتەی کە ڕژێمی بەعس بەرامبەر بە کوردان لەو شارەدا
ئەنجامی دابوو ئەویش سیاسەتی تعریب و چۆڵکردنی ئەو شارە لە کوردانە تاکە چارەسەر وەک دانیشتوانی ئەو شارە باسی لێوە دەکەن دەڵێن گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و کاراکردنەوەی دانیشتنەکانی ئەنجوومەنی پارێزگای کەرکووکە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.